سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش. ئازیزان، ڕۆژی جومعە ڕێکەوتی 15 مانگی ڕەشەمە بەرابەر لەگەڵ 5 مارسی 2021 زاینی ساڵڕۆژی لەدایکبوونی ژنە شۆڕژگیری بەناوبانگی بزوتنەوەی کرێکاری جیهان ڕۆزا لوکسامبورگ بوو. ئێمەش بەم بۆنەوە بابەتێک پێشکەشتان دەکەین لە ژێرناوی ژیاننامەی ڕۆزا لوکسامبورگ. لەگەڵمان بن. ڕۆزا لوکسامبورگ شۆڕشگیری بەناوبانگی بزوتنەوەی کرێکاری جیهان ڕێکەوتی 5 مارسی 1970 لە شاری زامسک لە لەهستان لەدایک بوو. لە سەرەتای لاویدا بە بزوتنەوەی سۆسیالیستی واتە حیزبی پرۆلێتاریا پەیوەست بوو. ئەم حیزبە 21 ساڵ پێش لە پێکهێنانی حیزبی سۆسیال دموکراتی رووسیا واتە بێلشویک و مۆنشویکەکان لە ساڵی 1982 دامەزرا. حیزبی پرۆلێتاریا لە سەرەتاوە هەم لە ئوسول و هەمیش لە بەرنامەدا هەنگاوگەلێکی بەرچاوی لە بزوتنەوەی شۆڕژگێڕانێ لە رووسیا زۆرتر بوو. لەو کاتەوەی کە بزوتنەوەی شۆڕژگێڕانی رووسیا هێشتا مەحدود بە عەمەڵیاتی تێرۆریسمی تاکە کەسی بەدەستی گروپێک لە ڕووناکبیرانی قارەمان بوو، گروپی پرۆلێتاریا بە ڕێکخستن و ڕێبەری هەزاران کرێکار مانگیان گرت. سرەڕای ئەمە لە ساڵی 1986 گروپی پرۆلێتاریا بەهۆی ئەعدامی 4 کەس لە ڕێبەرانی خۆی مەحکومکردنی 23 کەسی دیکە بە زیندانی درێژماوە و تەبعیدی نزیکەی زیاتر لە 200 کەسی دیکە بەکردەوە ژیانیان لەدەستدا. ڕۆزا لوکسامبورگ لە تەمەنی 16 ساڵیدا بە یەکێک لەم کۆبوونەوانە پەیوەست بوو. لە ساڵی 1989 پۆلیس دۆزیویەوە و بە ناچار بە بەجێهێشتنی لەهێستان بوو. هاوڕێیان پێیان وابوو لە دەرەوە کارگەلێکی باشتر ئەتوانێت ئەنجامدات تا لە زیندان. ڕۆزا بەرەو زۆریق چوو. ئەم شارە گرنگترین ناوەندی کۆچبەرانی ڕووسی و لەهێستانی بوو. لەوەی چووە زانکۆ و لە ڕشتەی علومی تەبیعی و ڕیاضی و ئابووری درێژەی بە خوێندندا. ڕۆزا لە بزوتنەوەی مەحەلی کرێکاران و لە ژیانی پڕشور و حرارەتی ڕۆشنبیرانەی کۆچبەرانی شۆڕژگێڕ بە شێوەیەکی هەڵسوڕاوانی بەشداری کرد. دواتر ڕۆزا بۆ ماوەی 2 ساڵ وەک ڕێبەری نەزەری حیزبی سۆسیالیستی شۆڕژگێڕانەی لەهستان ناسرا و لە نووسرانی سەرەکی ئۆرگانی حیزبی ئێسپرۆ ڤارابۆتیش کە لە پاریس بڵاو دەبووەوە بە ئەژمار دەهات. لە ساڵی 1994 ناوی حیزب لە پرۆلێتاریاوە بە حیزبی سۆسیال دموکرات پاشایەتی لەهێستان گۆڕدرا. لە مەودایەکی کەمدا وشەی لیتوانی بە ناوی حیزب زیادی کرد. ڕۆزا تا کۆتایی تەمەنی ڕێبەری نەزەری حیزبی SDKPL مایەوە. ڕۆزا لە تەمەنی 22 ساڵیدا نوێنەرایەتی حیزبی کۆنگرەی نێونەتەوەی سۆسیالیستی لە ئەستۆ بوو کە ناچار بوو لەگەڵ خەباتکارانی لێهاتوو بەناوبانگی حیزبی دیکە لە لەهێستان بوەستێتەوە. بنەمای سەرەکی ئەم حیزبە واتە حیزبی سۆسیالیستی لەهێستان سربەخۆیی لەهێستان بوو کە کەسانێکی بە ئەزموونی سۆسیالیستی لەهێستان بەڕەسمی دەیانناسی. پشتیوانی لە بزوتنەوەی ناسیۆنالیستی لەهێستان پیشینەیەکی درێژماوەی لە پێش سەر بوو. ڕۆزا بەبێ ئەوەی کە دڵسرد بێتەوە لەسەر سیاسەتی PPS خەتی کێشا و ئەوی بە گرایشی ئاشکرای ناسیۆنالیستی و بەلا ڕێدابردنی کرێکاران لە ڕێگەی خەباتی چینایەتی تۆمەتبار کرد. ڕۆزا بە جەسارەتەوە هەڵویستێکی جیاگانی گرتەبەر و بە وتنەوەی سربەخۆیی لەهێستان دژایەتی خۆی دەردەبڕێت. ڕۆزا سەبارەت بە مەسەلەی میلی بۆ چوونی جیای هەبوو. هەر بەم بۆنەوە ڕۆزا بەرەو ڕووی هێرشی نەیارانی بووەوە. لەوانە لیب کێنێخت لایەنگری خەباتکاری و هاوڕێی مارکس و ئێنگلز تا ئەو جێگایە بەرەو پێشچوو کە تۆمەتی دایە پاڵکە پۆلیسی نهێنی تێزارە. بەڵام ڕۆزا هەروە خۆڕاگرانە لەسەر بۆچوونەکەی خۆی پێداگری کرد. ڕۆزا لە ڕوانگەی فکریەوە بە خێرایی گەشەی کرد و خۆڕاگرانە و ماندوونە ناسانە بەرەو ناوەندی بزوتنەوەی نێونەتەوەئی کرێکاری واتە ئاڵمان کێشرا. شوێنیک کە لە 1998ەوە
بە چالاکیکردن لەوێ جێگا و ڕێگای خۆی کردەوە. ڕۆزا ماندوونە ناسانە دەستی کرد بە نووسین و دوای ماوەیەکی کورد بوو بە یەکێک لە لێهاتووترین نووسرانی گرنگترین گۆڤاری نەزەری ئەو سەردەما. هاوکات لە قەزاوەت و ڕەخنەگرتن سەربەخۆمایەوە. تەنانەت ئیعتباری کارل کائۆتێسکی سەردەبێری ئەم گۆڤارە کە نازناوی پاپ مارکسیسمی لێدرا بوو نابووە هۆی ئەوەی کە ڕۆزا لەسەر بۆچوونەکەی خۆی دڵنیا بووایە وازی لێبێنێت. کاتێک ئەلم و کرێکاران ئەم دوو جەمسەرەی نەیاری کۆمەلگا یەکێکی دیکە لە ئامێز بگرن، ئەو کات سەرجەم بربەستە کۆمەڵایەتیەکان لە نێو زۆری بازوویاندا ورد و خاش دەکەن. ڕۆزا لە سەردەمی پڕهەرا و هۆریای بزوتنەوەی کرێکاری ئوروپادا بوو. بە هەموو هەستیەوە بە بزوتنەوەی کرێکاری ئەڵمانەوە پەیوەست بوو. بە شێوەی سیستماتیک بۆ چەندین ڕۆژنامەی سۆسیالیستی وتاری دەنووسی. لە هێندێک حاڵەتدا سەردەبیری ئەو ڕۆژنامانشی لە ئەستۆ بوو. لەگەلێک کۆبوونەوە و دانیشتنی گشتی سخۆنڕانی دەکرد و هەڵسوڕاوانە هەموو ئەرک و وەزیفەیە کە بزوتنەوە لێ دەخوازێ لە ئەستۆی دەگرت. ڕۆزا لە سەرتاسەری سخۆنڕانیەکانی و وتارەکانی خۆی کە لە زۆمرەی کارە سەرەکیەکانی ناوبراو بە ئەژمار دەهات، پێشلەوەی کە ئیحساسی بەرخورد بکات ئەقڵانی بیری دەکردەوە. لە بەرابەر خوێنەرانیدا ئاسوویکی ڕوون و بەرینتری کە پێشتر نەیدەناسی پەرە پێدەدا. لەو کاتەدا بزوتنەوەی لە ئاڵمان بە دوو گرایشی سەرەکی ڕەفۆرمیستی و شۆڕشگەڕانە دابش بوو، جەریانی یەکەم هەردەم بەهێزتر دەبوو. دوای ڕێکۆردی 1970 ڕەونەقێکی بەردەوام نەسیبی ئاڵمان بوو. ئاستی ژیانی کرێکاران هەرچەند کاوەخۆ بەڵام بەردەوام و بێڕاوەستان باشتر بوو، یەکێتیەکان و تەعاونیەکان بەهێزتر بوون. لە وەهابوارێکدا دەستگای ئیدارەی ئەم بزوتنەوانە لەگەڵ چوونەسەرەوەی ژمارە کورسیەکانی پارلەمانی حیزبی سوسیال دموکراسی لە شۆڕش دوور دەکەوتەوە و بەبێ کەسانێک کە لە هەمان کاتی تەدریجگراییان ڕێفۆرمیسمی لە زۆمرەی ئوسولی خۆی ڕاگەیاندبوو، هێزێکی زۆر و زەبەندی بەخشی. وتەبێژی سەرەکی ئەم گرایشە ئیدوارد بیرنشتاین لە هۆگرانی ئەنگەڵس بوو. لە نێوان ساڵەکانی 1996 و 1998 بیرنشتاین دەستی کرد بە نووسینی زنجیرە وتارگەلێک بە ناوی مەسائلی سۆسیالیزم و زۆر بێپەردەتر هێرشی کردە سەر ئوسولی مارکسیزم. ڕۆزا کە تازە بە بزوتنەوەی کرێکاری ئاڵمانەوە پەیوەست بوو، بێدرەنگ دەستی کرد بە دیفاعکردن لە مارکسیزم. بەڕوونی بە هێزێکی بەرچاو لە نامیلکەیەکی خۆیدا بەناوی ڕێفۆرمی اجتماعیان شۆڕشی کۆمەڵایەتی هێرشی کردە سەرهەڵدانی لە حاڵی پەرەسەندنی ڕێفۆرمیزم. لە ساڵی 1999 میلران سۆسیالیستی فەڕەنسەوی لەگەڵ حیزبێکی لایەنگری سەرمایەداری لە حکوومەتی هاوپەیمان بەشداری بوون. ڕۆزا لوکسامبۆرگ بە وردبینەوە ئەم ئەزموونەی شوێن گرت و لە چەندین وتاری تێر و تەسەلەدا دەستی کرد بە شیکردنەوەی موقعیەتی بزوتنەوەی کرێکاری فەڕەنسا بە شێوەی گشتگیر و مەسەلەی حکوومەتی هاوپەیمان بە تایبەتی. دوای شکستی بە تەواوەتی مەکدۆناڵد لە بریتانیا، جومهوری وایمار لە ئاڵمان بەرەی خەڵک لە فەڕەنسا لە دەیەی سیزایانی حکوومەتەکانی هاوپەیمان دوای شەڕی جیهانی دووهەم لە هەمان وڵات ئاشکرایە کە دەرس و ئەزموونگەلێک کە ڕۆزا لە تەجرۆبەکانی خۆی بەدەستی هێنا تەنیا سوودی مێژوئی نەبوو. لە ساڵی 1903 تا 1904 ڕۆزا لوکسامبۆرگ لەگەڵ لێنیندا دەرگیری باسێک بوو. ناکۆکی ئەو لەگەڵ لێنین لەسەر مەسەلەی مێلی و ناوەڕۆکی ساختمانی حیزبی و پەیوەندی نێوان حیزب و چالاکی جەماوەر بوو. لە ساڵی 1904دا دوای سوکایەتی بە قەیسەر بە 3 مانگ زیندان محکوم کرا کە تەنیا 1 مانگ لەم حکومە لە زیندان تێپەڕ کرد. لە ساڵی 1905 دوای ڕوودانی یەکەم شۆڕش لە رووسیا دەستی کرد بە نووسینی زنجیرە وتار و نامیلکە بۆ حیزبی لەهستان و تێدا بۆ چوونی شۆڕشی بەردەوامی باس کرد و پەرەی پێدا. ترۆتیسکی و پارۆسیش هەرکامیان بە شێوەی جیاجیا وەها بیرۆکەیەکیان پەرە پێدا. بەڵام تەنیا ژمارێکی کەم لە مارکسیستەکانی ئەو سەردەما پێوە پەیوەست بوون. لە حاڵێکدا هەم مۆنشویکەکان و هەم بلشویکەکان سرەڕای ئەوەی کە لێنێکی قوڵ لە بیر و باوەڕیان هەبوو لەسەر ئەو باوەڕە بوون
کە شۆڕشی رووسیە بڕیارە شۆڕشی بورژوا دموکراتیک بێت. ڕۆزا باسی ئەوەی کرد کە ئینقلاب یان لە دموکراسی بورژوازی زیاتر تێبەر دەبێت و کرێکاران دەسەڵات بەدەستەوە دەگرن یان ئەوەی کە بە تەواوەتی هەرس دێنێت. دروشمی ڕۆزا دیکتاتوری شۆڕشگەڕانەی پرۆلیتاریا بە پشتبەستن بە جوتیاران بوو. تەنیابیکردنەوە نووسینیان وتوێ سەبارەت بە شۆڕش بۆ ڕۆزا کافی نەبوو. دروشمی ژیانی ئەو بەم چەشنە بوو. دەبێ لە سەرتاوە کردارمان هەبێت. ئەگەرچی لەو سەردەمەدا بارودۆخی تەندروستی زۆر باش نەبوو، بەڵام دوایی ئەوەی کە توانی لە مانگی دەسامبری 1906دا بە شێوەی نهێنی بەرەو لە هێستان و ڕووسیا سەفەری کرد. تا ئەو کاتە خاڵی لووتکەی شۆڕش تێپەڕی بوو. هەرچەند جەماوەر هێشتا چالاک بوون، بەڵام لەگەڵ پەرەسەندنی کۆنەپەرستی دوودڵ بوون. بەڕێوچوونی هەر چەشنە کۆبوونەوەیەک قەدەغە بوو، بەڵام سرەڕای ئەمانە هێشتا کرێکاران لە پایگاکانی خۆیان واتە کارخانەکان کۆ دەبوونەوە. هەموو ڕۆژنامەکانی کرێکاران ڕاگیرا بوو، بەڵام ڕۆژنامەی حیزبی ڕۆزا لوکسامبورگ بە شێوەی نهێنی هەموو ڕۆژێک چاپ دەکرا. ڕۆزا لە ڕێکەوتی 4 مارسی 1906 دەست بەسەر کرا و بۆ ماوەی 4 مانگ لە زیندان ڕاگیرا. سەرەتا دەورانی حەبسی خۆی لە زیندان و پاشان لە پادگانێک تێپەڕ کرد. دوایی لە زیندان ئازاد و تەبعید کرا. شۆڕشی 1905 رووسیا ورەیەکی تازەی لە ڕۆزا پێکهێنا، شتێک کە ساڵانێک لەوە پێش خۆی هەستی پێکرد بوو، ئەوەی کە مانگرتنی جەماوەری چە لە ڕوانگەی خواستی ئابووری و چە سیاسی هۆکارێکی گرنگ لە خەباتی شۆڕشگەڕانی کرێکاران بۆ بەدەستهێنانی دەسەڵاتی سیاسی بە ئەژماردێت و ئەم لایەنە مەیلی شۆڕشی سوسیالیستی لە شۆڕشەکانی ڕابردووە. ئێستا ئەو دەیتوانی بۆ چوونەکانی خۆی لەسەر بنەمای ئەزموونێکی مێژووی نوێ شی بکاتەوە. کاتێک لەسەر بنەمای ئەم ئەنجامە لە کۆبوونەوەیەکی گشتیدا سخۆنڕانی دەکرد، بەهاندان بۆ هەڵخراندنی تونند و تێژی تۆمەتبار کرا و 2 مانگی دیکەی لە زیندان تێپەڕ کرد، بەڵام ئەم جارە لە ئاڵمان. لە ڕێکەوتی 1970 لە کۆنگرەی نێونەتەوەئی سۆسیالیستی کە لە ئشتۆتگارت بەڕێوەچوو بەشداری کرد. ڕۆزا بە نوێنەرایەتی لە ئەحزابی ڕووسی و لە هێستانی فسەی کرد و بۆ چوونێکی ڕێکوپێکی شۆڕشگەڕانە لەسەر شەڕ و میلیتاریزم ئێرائەدا. لە نێوان ساڵانی 1905 تا 1910 کەلێنی نێوان ڕۆزا و ڕێبەری سانتریستی SPD کە کاوتێسکی وتەبێژی نەزەریەکەی بوو قوڵتر بووە. لە ڕێکۆتی 1970 ڕۆزا ترسی خۆی لەوەی کە ڕێبەرانی حێزب سرەڕای پابەندبوون بە مارکسیزم لە کاتی پێگەی مەترسیدار پاشەکشەبکان دەربڕی بوو. لە ساڵی 1910 بە دابڕانێکی بەتەواوی کە لە نێوان ڕۆزا و کارل کاوتێسکی لەسەر مەسەلەی چۆنیەتی بەدەستهێنانی دەسەڵات بە دەستی کرێکارانی لێهاتوو گەیشتە لووتکە. لەو کاتەوە بەدوادا SDP بۆ 3 بۆچوونی جیاواز دابەش بوو. ڕێفۆرمیستەکان کە سیاسەتێکی ئەمپریالیستیان گرتەبەر بە ئیسلاح سانتر مارکسیستی بەڕێبەری کاوتێسکی کە لەو کاتەدا ڕۆزا لوکسامبورگ نازناوی ڕێبەری باتسڵاقی دابووە پاڵ. ئەگەرچی لە قسەدا پایبەندی ڕادیکالیسم بوو، بەڵام هەرچی خێراتر خۆی لە شێوازی خەباتکارانەی پارلەمانی مەحدود دەکرد. و بۆ چوونی سێهەم جناحی شۆڕشگەڕانە کە مزگەێنی بەخشی سەرەکیەکەی ڕۆزا بە ئەژمار دەهات. لە ساڵی 1913 ڕۆزا لوکسامبورگ گرنگترین ئەسەری نەزەری خۆی واتە کەڵەکەکردنی سەرمایە بەخشینی سەهمێک لە تەوزیحی ئابووری ئیمپریالیزمی بڵاو کردەوە. بێگومان دوای نووسینی کاپیتاڵ ئەم بەرهەمە یەکێک لە پێشمەرجەکانی زۆر سەرەکی و دەستی یەکەمی فێرکردنی ئابووری مارکسیستە. فرانس مێرینگ ژیان نامەنووسی مارکس ئەم کتێبەی بەهۆی پێشکەوتنی دانش، درەوشاوەی شێواز، فەتحیەتی تەحلیل و سربەخۆیی فکری نزیکترین بەرهەمی مارکسیستی بە کاپیتاڵ زانیوە. مەسەلەی سەرەکی جێباز لەم کتێبە گرنگیەکی زۆر نەزەری و سیاسی هەیە.
و ئەوە مەسەلەیە ئەوەیە کە پەرەسەندنی سەرمایەداری لە ناوچە تازە و دواکەوتووەکان چه کاریگەریەکی لە دژ بە یەکبوونی دەرونی سەرمایەداری چەند پارەکردن و جێگیرکردنی هەیە. لە ڕێکۆتی 20 فێڤۆریەی 1914 ڕۆزا لوکسامبۆرگ بە تۆمەتی هاندانی سەربازان بۆ ئاژاوەگێڕی دەست بەسەر کرا. هۆکاری ئەم تۆمەتە یەکێک لە سوخەنڕانیەکانی ئەو بوو کە تێدا دەیگوت ئەگەر ئەوان چاوەڕێن ئێمە بەرادرانی فەڕەنسەوی یان بیانی خۆمان بکوژین وەرن با پێیان بڵین کە لە هەر بارودۆخێکدا وەها کارێک ناکەین. ناوبراو لە دادگا لە جیاتی دیفاع دەستی کرد بە محاکمەکردن. سخۆنڕانی ڕۆزا کە دواتر وەک میلیتاریزم شەڕوچینی کرێکار بڵاو بووەوە یەکێک لە گرنگترین و بەرچاوترین بەڵگەی سۆسیالیزم بۆ مەحکومکردنی ئەمپریالیزم بە ئەژمار دێت. ڕۆزا بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا بەڵام دەستبەجێ ئازاد کرا. دوای بەجێهێشتنی دادگا بێدرەنگ چووە نێو کۆبوونەوەیەکی جەماوەری و لەوێش تەبلیغاتی ئینقلابی دژ بە شەڕی خۆی دەست پێ کردووە. لە کاتی سەرهەڵدانی شەڕی یەکەم هەموو ڕێبەری حیزب و سیاست بکردەوە سواری شەپۆلی نیشتمان پەروەری بوون. لە ڕێکۆتی 3 ئۆتی 1914 گروپی پارلەمانی سۆسیال دموکراسی ئاڵمان بڕیاریدا بە قازانجی ئەتباراتی شەڕ بە حکوومەتی قەیسەر دەنگی مثبەت بدات. لە 111 نوێنەر تەنیا 15 کەس دەنگی نایاندا، هەرچەند ئەوانیش دوای ئەوەی کە داواکاریەکەیان بۆ بەدەستهێنانی جازا بۆ دەنگی نەیار ڕەت بووە بە یاساکانی حیزب ڕازی بوون و لە ڕێکۆتی 4 ئوتدا هەموو ئەندامانی گروپی سوسیال دموکراسی بە قازانجی یەکسانی ئێعتباراتی جەنگی دەنگیاندا. چەند مانگ دواتر لە ڕێکۆتی 2 دەسامبر کارلیب کێنخێت لەگەڵ یاساکانی حیزب دژایەتی کرد و ئەوەی قبول نەکرد کە حیزب لە جیاتی ئەو دەنگ بدات. دەنگی ئەو تەنیا دەنگی منفی لە دژی ئەتباراتی جەنگی بوو. بڕیاری ڕێبەری حیزب گۆرزێکی کوشەندەی لە ڕۆزا لوکسامبۆرگدا، هەرچەند کە ڕۆزا بێهیوان نەبوو. هەمان ڕۆژ واتە ڕێکۆتی 4 ئوت ڕۆژەی کە نوێنەرانی سۆسیال دموکراسی لە ژێر ئاڵای قەیسەر کۆبوونەوە گروپێکی بچووک لە سۆسیالیستەکان لە ئاپارتمانەکەی ناوبراو کۆبوونەوە و بڕیاریاندا خەبات لەگەڵ شەڕ ڕێک بخەن. ئەم گروپە بە ڕێبەری ڕۆزا لوکسامبۆرگ، کارلیب کێنێخت، فرانس مرینگ و کلارا زێتکین سەرنجام جەمعیەتی سپارتاکوسیان ڕێکخست. ڕۆزا بۆ ماوەی 4 ساڵ و زۆرتر لە زیندان درێژەی بە ڕێبەری ڕێکخستن و سازماندەهی شۆڕشگەڕان کرد و ئاڵای سۆسیالیزمی نێونەتەوەیی شەکاوە ڕاگرت. سەرهەڵدانی شەڕ ڕۆزا لوکسامبۆرگی لە بزوتنەوەی کرێکاری لە هێستان جیا کردەوە، بەڵام لەوەی کە حیزبی لە هێستان بە تەواوەتی لە بیر و باوەڕی سۆسیالیزمی نێونەتەوەیی وەفادارمایەوە بێگومان لەلایەن ئەوە ڕەزامەندیەکی قوڵی دروست کردبوو. شۆڕشی فێڤریەی ساڵی 1970 رووسیا جێبەجێکردنی سیاسەتی نەیاری شۆڕشگەڕانەی ئەوی لەگەڵ شەڕ و خەبات بۆ ڕۆخاندنی حکوومەتی ئیمپریالیستی بوو. ڕۆزا ڕووداوەکانی لە زیندان بە تێر و تەسەلی پەیگیری دەکرد و بەمبەستی ئەزمون وەرگرتن بۆ داهاتوو بە وردی ئەم ڕووداوانەی تاوتوێ دەکرد بێ ئەوەی کە گومانی هەبێت وتی کە سەرکەوتنی فێڤریە کۆتایی خەبات نییە، بەڵکو تەنیا دەستپێکێتی و تەنیا هێزی کرێکاران جێگیربوونی ئاشتی زمانت و مسۆگەر دەکات. چەندین جاری بەردەوام لە زیندان ڕووی لە کرێکاران و سەربازانی ئاڵمانی کردبوو داوای لێکردبوون کە وەک براکانی ڕووسیایی خۆیان دەست بەکار بن و سەرمایەداران بڕۆخێن و لە ئاکامدا هاوکات لەگەڵ یارمەتی گەیاندن بە شۆڕشی ڕووسیا خۆشیان لەژێر ئاواری خوێنڕێژی بەربەڕیەتی سەرمایەداری بێنە دەرەوە. کاتێک شۆڕشی مزنی ئۆکتۆبر ڕوویدا ڕۆزا لوکسامبۆرگ بە دەستکەوتێکی گرنگ ناوی لێبرد. لە هەمان حاڵدا لەسەر ئەو باوەڕە نەبوو کە پەزیرشی ناڕەخنەگرانەی بلشویکەکان بەڕێوی دەبن یارمەتی بزوتنەوەی کرێکاری دەدات. بەڕوونی پێشبینی دەکرد کە ئەگەر شۆڕشی ڕووسیە پراویز دەکەوت هەندێک بیرروکەی لادەرانە پێشی بە پەرەسەندنی دەگرت و لە هەمان سەرەتای سەردەمی پەرەسەندنی یەکیەتی سۆڤیەت بەم بەلاڕێدا بەرانە و بەتایبەت مەسەلەی دموکراسی ئاماژەی دەکرد. ڕۆزا لوکسامبۆرگ بەهۆی شۆڕشی ئاڵمان لە ڕێکۆتی 8 نوامبری 1918 لە زیندان ئازاد کرا. ڕۆزا بە هەموو هێز و تواناییەوە بە شۆڕشەوە پەیوەست بوو.
بەداخەوە هێزە کۆنەپەرستەکان بەهێز بوون. ڕێبەرانی باڵی ڕاستی سوسیال دموکراسی و ژنێراڵەکانی ئەرتەشی پێشووی قەیسەر هێزەکانی خۆیان پێکەوە ڕێکخست تا چینی کرێکاری شۆڕشگێر سەرکوت بکەن. هەزاران کرێکاریان کوشت. لە ڕۆژی 15 ژانەویەی 1990 کارل لیبکێنێخت کوژرا. لە هەمان ڕۆژدا ڕۆزا لوکسامبورگ بە قۆناغەچەکی سەربازێک کوژرا. بە گیان لەدەستانی ڕۆزا بزوتنەوەی نێونەتەوەئی کرێکاران یەکێک لە شەریفترین ئەندامانی خۆی لەدەستا. هەروەک ئەوەی کە مرین گوتی باشترین تئۆریسیان لە نێو جێگرانی زانستی مارکس و ئێنگلز چیتر حزوری نەبوو. ڕۆزا لوکسامبورگ تا دوائین هەناسەی ژیانی خۆی لە ڕێگای ڕزگاری مرۆڤایەتی تەرخان کرد. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا ژیان نامەی ڕۆزا لوکسامبورگ ژنە شۆڕشیێڕی بەناوبانگی بزوتنەوەی کرێکاری جیهان بوو بە بۆنەی ساڵڕۆژی لەدایک بوونی. هیوادارین کە بەدڵسان بوو بێت. هەر شاد و بەختەوەر بن ماڵاوە.